سەواز و گفتوگۆکەم لەسەر یەکێک لە شانۆییەکان کە بە خۆشحاڵیەوە لە شاری کۆیە بەڕێواچێت کاویش شانۆیی گێژەنە دیارە ئەوەی جێ خۆشحاڵیە هەرچەنە کۆرۆنا لە ئێستا بوونی هەیە و بڵین زۆر کات ئاماژە بەڕێکارە تەندروستەکانێک ئەکرێت کە پابند بن بۆ ئەوەی کە چالاکیە هوەری و ئەدەبیەکان بە شێوەیەکی گشتی نەوەستێنرێن بۆیە لە ئێستاە یەکێک لە بەرهەمەکان کە لە نێو شاری کۆیە بەڕێواچێت ئەویش شانۆیی گێژەنە بێگومان دەقی ئەم شانۆیە دەقێکی بیانیە و توانراوە کۆمەڵێک ئەکتەری بەزمون و یەکێک لە با بڵین دەرهێنەرە هەرە دیارەکانیش کاری دەرهێنان بۆ ئەم دەقە بکات. شانۆگەری گێژەن لە دەرهێنانی شوان حەمەسایی لە نووسینی سلااومێر مرۆژێکی نووسری پۆلۆنیە و دکتۆر فازل جاف ئامادەی کردو و وەریگێڕاوە و شیراز عەزیز کاری سینۆگرافیای بۆ کردووە. شانۆیەکە لە نواندنی ئومێد ڕەزا هونەر تاهیر پێشەوە ناسێح فەرمان مەحموودە. شانۆیەکە لە ڕۆژانی 23 و 24 و 25 ئەیلولی 2021 لە سەنتەری چالاکی گەنجانی کۆیە لە کاتژمێر 4 ئێوارە نمایش کراوە. دەرهێنەری شانۆیەکە ئاماژەی بۆ کردووە کەوا بڕیارە شانۆیەکەیان بەشداری چەند فیستیڤالێکی ناوخۆی و دەرەوە بکات و لە چەند شارێکی تری کوردستانیش نمایشی بکەن. لەبارەی چیرۆکی شانۆیەکەشەوە شوان حەمەسایی وتی چیرۆکی شانۆیەکە باس لە سێ کەسەکات لە ناوەڕاستی دەریا کە شتێکیان تێکشکاوە ڕێگای دەربازبوونیان نییە و لە برسا بڕیاری ئەوە دەدەن کە یەکێکیان پێویستە بخورێت. تیپی شانۆی هێدا نزیکەی 10 ساڵە دامەزرا و چەندان بەرهەمیشی پێشکەش کردووە. ئەگەر لێتان گەڕن بمخۆن ئەوە ناو بەدرە و شاویە منێتەوە هەیت ڕحێو من 30 ساڵی ڕەبەقە ویشە دەکەم هەر خواخۆمە دەرم کرد. منیش ویستم بزانم دەست و خەتت چۆنە